ئەگەر مناڵت هەیە لە تەمەنی 6 ساڵ و بە شەو خۆی تەڕەکات یاخود میزەکات بە خۆیە ئەوە بینەری ئەم ڤیددیۆ. سڵاوتان لێبێ. خۆتەڕکردن لە شەوە هیچێکە لەو کێشانەی کە لە بەشێکی زۆر لە خێزانەکاندا هەیە. ئێمە بەچی ئەڵێن کێشەی خۆتەڕکردنی هەیە لە شەوە؟ ئەبێت ئەو مناڵە بەلانی کەمەوە لە 6 ساڵ بەرەوسەر بێت، لەبەر ئەوەی پێش 6 ساڵ گەشەکردنی میزەڵانی مێشک تەواو نەبووە و هەندێک کەس لەو تەمەنی 4 ساڵ و کەمترە شتێکی ئاساییە ئەگەر بە شەو نەتوانێت خۆی ڕابگرێت. بەڵام لە دوای تەمەنی 6 ساڵیەوە پێویستە ئەو مناڵە بە شەویش و بە ڕۆژیش وشک بێت، واتە میز ڕابگرێ و کۆنتترۆلی بکات. هەندێک کەس لە دوای تەمەنی 6 ساڵیەوە هەر بەردەوام شەوان خۆیان تەڕەکەن. ئەم مناڵانە چەند جۆرێکن. هەندێکیان خۆتەڕکردنەکەیان کەمە، واتە لە هەفتەیەکا جارێک یا لە مانگێکا دوو جار. ئەویش کە لە پرسیار لە دایکەکە و لە خێزانەکە ئەەکەین پێمانەڵێت ئەگەر بچین بۆ ماڵێ یا ئەگەر شەوەکەی درەنگ بخەوێ، شلەمەنیەکی زۆر بخوا، میوەیەکی زۆر بخوا، شەو خۆی پێڕاناگیرێ و تەڕەبێت. جۆرێکی تر هەیە ئەو مناڵانن کە لە هەفتەیەکە زیاد لە 4 جار و 5 جار دووبارە ئەبێتەوە و هەندێکیان لە شەوێکە چەند جارێک ئەم تەڕبوونەی توش ئەبێت، واتە داکی خەبەریە کاتەوە، جلەکانی بۆ ئەگۆڕێ، جارێک ترە خەوێتەوە، هەم دووبارە تەڕەبێتەوە و میزەکەی پێڕاناگیرێ. جۆری یەکەمیان ئەوەی کە زۆر درەنگ وای لێت، ئێمە بە دوای سەبەبەکان و هۆکارەکانی ئەگەڕین کاتێکە شکرین بۆ مناڵەکە ئەەکەین و هەروەها سۆناری ناوسکی بۆ ئەەکەین. زۆربەیان دەرەکەوێت کە کێشەیەکی جەستەییان نییە، تەنها لە هەندێک کاتە کە خەوی قورسە یا درەنگ خەوتووە یا شلەمەنێکی زۆری خواردووە خۆی پێڕاناگیرێ. ئێمەش ڕێنماییانەکەین بەکەمکردنەوەی شلەمەنی زۆر 2 ساعات 3 ساعات پێش خەوتن، بەتاڵکردنەوەی میزەڵان پێش چوونە ناو جێگەی خەوتن. هەروەها ئەگەر بتوانێت ئەو دایکەی جارێک خەبەری کاتەوە لە کاتی خەوە 2 ساعات 3 ساعات دوای خەوتنەکەی هەڵی سێنێت بچێت بۆ تەوالێت میزەکەی بەتاڵکە، زۆربەی ئەمانە کۆنتترۆڵە بێت. جۆری دووەمیان ئەوەی کە زۆر دووبارە ئەبێتەوە و لە شەوانە چەند جارێک ئەیکا، ئەوانیش بە هەمان شێوە پشکنینیان بۆ ئەەکەین، بە دوای هۆکارە ئەگەڕین. هەندێک جار هۆکارەکەی هەوکردنی بەردەوامی میزەڵان و بۆریەکانی میزە، هەندێک جار لەوانەیە کێشەیەکی دروستبوونی میزەڵان و بۆری میز هەبێت، یان جاری وا هەیە مناڵەکە شەکرەیەکی هەیە پێی نەزانێت. ئەگەر ئەم هۆکارانەشمان یەکلا کردەوە و دەرکەوت ئەم مناڵەش هیچ یەکێک لەم هۆکارانەی نییە، ئەوە دەستەکەین بە چارەسەر. چارەسەرەکەش وەکو جۆری یەکەم بریتە لە ڕێنماییکردن، کەمکردنەوەی شلەمەنی، میوە و شەربەت پێش خەوتن، 2 جار میز بەتاڵکردنەوە پێش چوونە ناو جێگە و بەلانی کەمەوە 2 جار خەبەرکردنەوە تا بەیانی، واتە 2 ساعات جارێک یا 3 ساعات جارێک بە شێوەیەکی دەکوپێت بۆ ماوەی 3 تا 6 مانگ لەسەر یەک سیستەمی بەردەوام. زۆربەی ئەمانیش وردە لەگەڵ ڕێنماییەکانە زۆر باشە بن و چارەسەرەکە سوودیە بێ بۆیان. هەندێک جار پێویستمان بە بەکارهێنانی چەند جۆرێک دەرمان ئەبێت، ئەویش بە تایبەتی بۆ کەمکردنەوەی دروستبوونی میز لە شەوە. هەندێک دەرمان هەیە لە ڕێگەی پەمپەوە ئەکرێتە ناولوتەوە، یان لە ڕێگەی حەبێکەوە ئەخرێتە ژێر زمان، یان لە ناودەما ئەتوێنێتەوە، کە بەپێی ڕێنمایی ئەو پزیشکەی کە ئەیبینێت و بەپێی ئەو بڕێی کە بۆی ئەنووسێت کە نابێ زیاد بەکارهێنانی تیا بکرێ، ئەو دایکەی پێش خەوتن یان کە سوکارەکەی 2 ساعات پێش خەوتن ئەو دەرمانی بۆ بەکارهێنن لەگەڵ ڕێنماییەکانە. ئەمیش بەشێکی زۆری تریان چارەسەرە بن. ئەمێنێتەوە یەک خاڵی گرنگ لێرەیە، ئەویش لایەنی دەرونی ئەو مناڵەیە.
ئێمە زۆر ڕێنمایی ئەو کەس و کار و دایک و باوکە ئەکەین کە مناڵێکیان هەیە هەندێک جار لەناو ئەو خێزانەیە یەکێک لە مناڵەکان ئەو کێشەی هەیە هەندێک جار مناڵی لەو بچووکتریان هەیە نایکات بەخۆیە ئەمە کێشەیەکی دەرونی بۆ ئەو مناڵە دروستەکە بە تایبەتی ئەگەر ئەو دایکە یا ئەو باوکە لە کاتێکە کە مناڵەکەی ئەم شتەی بەسەریەت سەرزەنشتی بکەن لێت و ڕەبێ لەبەر چاوی مناڵەکانی تر یا لەبەر چاوی کەسوکار و خێزان و دراوسێ و ڕەفیقەکانی ئەو مناڵەیە باس بکرێت ئەبێتە کێشەیەکی دەرونی و شەرمێک و ترسێک لە دڵی ئەو مناڵەیە دروستەکە کە زۆربەی کات ئەمە ئەبێتە هۆی درەنگ چارەسەر وەرگرتن یان زیادبوونی حاڵەتەکەی هەندێک مناڵ لە شەوە خەوی ناخۆش ببینێ ڕائەپەڕێ خەبەریە بێتەوە ئەترسێ بخەوێ لە ترسی ئەوەی کە تووشی ئەو سزا و ئەو شتە ناخۆشە نەبێت کە بەسەریە بۆیە ئێمە ڕێنمایەکی زۆر خێزانەکانەکەین کە ئەبێت ئەم شتە تا ڕادێکی زۆر شاراوە بێ و باسکردنی نەکرێت لە ناو خێزانە و ئەو مناڵە پاڵپشت بکرێ هان بدرێ و هەندێک کات پێیانەڵێن ئەگەر جەدوەلت بۆ دانا دوای هەفتە و 2 هەفتە و 3 هەفتە ئەم مناڵە خۆی تەڕ نەکرد ئەبێ هەدیەی بۆ بکڕی پاداشتی بیتەوە باسی نەکەی لە ناو خێزانەکە ئەمانش یەکێکی ترە لەو ڕێگەیانی کە ئەبێتە هۆی چارەسەر بە هیوای ئەوەی کە هەر کەسێک ئەو کێشەی هەیە چارەسەری تەواو وەربگرێ و هەموو لایەکتان هەر تەندروست و لەش ساغ بن. سمارت وەرچەرخانە.